ئێمە دەزانین ینی مێژوویەکی درێژ هەیە بۆ مەسئلەی تونند و تیژی لە بەرامبەر ژنان تند و تیژی ئیدی وەکو ڕێبازێکی سیاسی بەکاردەهێنرێت لە بەرامبەر ژنان ئیدی دەسەڵاتدارانی دنیا بۆ ئەوەی بتوانن کار لەسەر کۆمەڵگاکە بکەن بێگومان لە کەسایەتی ژنانەوە دەست پێ دەکەن چونکە ئێمە هەمومان دەزانین کۆمەلگایەکی ژن تێدا ئازاد نەبێ ناتوانێت ئازاد بێت ئەوجا ئەو سیاسەتانە لە بەرامبەر ژنان بەکاردەهێنن بۆ ئەوەی ژنان لە جەوهری خۆی دوور بکاتەوە ئێمە دەبینین ینی ڕۆژهەڵاتی ناوین لانکەی شارستانیەتە و ژن ڕۆڵەکی هەبووە ژن وەک خودداوەند مامەڵە لەگەڵ کراوە یان تەماشا کراوە بەڵام بەداخەوە لە ڕۆژی ئەمڕۆمان دەبینین بەهۆی ئەو سیاسەتانە لە زۆربەی ناوچەکان ژن وەکو کۆیلە تەماشا دەکرێت زاتەن کار دەکرێت بۆ ئەوەی وەکو کۆیلە مامەڵە لەگەڵ بکرێ بەڵام ئێمە دەبینین بەو دوایانەش شەڕ و پەرچوون پێکدادان لە هەموو شوێنێک هەیە ئاستی ڕۆژهەڵاتی ناوین و لە سەرانسەری دنیاش ئیدی گەشتوتە ئەو قۆناغەکە ژن ببنە قوربانی سەرەکی ئەو شەڕ و پێکدادانە بەڵام خۆشبەختانە ژنی کورد لە ڕۆژی ئەمڕۆمان لەم قۆناغەیە لەم 50 ساڵی دواییە توانیەتی لەسەر ئەساسی میراسێکی تێکۆشان بتوانی بۆ خۆی ناسنامەیەکی نوێ بوتەواوی ژنانی ئازادی خوازی دنیا دروست بکە ئێمە هەمومان دەزانین ژنی کورد لە ڕۆژی ئەمڕۆمان بە فەلسفەی ژن ژیان ئازادی بەو ناسنامە نوێ توانی ببیتە هێوایەکی گەورە بۆ هەموو ژنانی ئازادی خوازی دنیا و بینیمانیانی هەنگاوەکان چۆن بوون لە سەرەتاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن شۆڕشێکی گەورە بەرپا بوو ئەو شۆڕشی ژن ژیان ئازادیە بۆ بە هیوایەکی بۆ هەموو ژنانی گەلانی دیکەی ئێران بە فارسەوە بە بەلوچەوە بە هەموو پێکاتەکانی تری ناو ئێران هەروەها ڕۆژاوای کوردستان زاتەن شۆڕشی ژن بوو شۆڕش لە ناو شۆڕش بوو ئەو شۆڕشە دیسان کاریگەری لەسەر هەموو پێکاتەکانی تری ئەو منتەقە کرد ئەو بەرخۆدانە گەورەیە کە ژنی کورد کردیوی بوو شکاندنی ذهنیەتێکی وەکو ذهنیەتی داعش و بنیادنانی کۆمەلگایەکی نوێ ئەوە خۆی لە خۆیدا گۆڕانکاریەکی گەورە لەناو ئەو کۆمەلگایە دروست کرد ژنی کورد لە ڕۆژی ئەمڕۆمان لە هەموو بوارەکانی تێکۆشان هەن لە ڕووی عسکەریەوە بۆ پاراستنی خاک نیشتیمان بۆ پاراستنی گەل بۆ پاراستنی هەموو پێکهاتەکانی دیکە بۆ پاراستنی نرخ و بەهاکانی مرۆڤایەتی لە بەرەی پێشەوەی جەنگن لە هەمان کاتدا ژنان لەناو ڕێوەبەری جێدەگرن ڕێوەبەریەکی دیموکراتی بۆ ئەوەی لەناو کۆمەلگایەکی دیموکراتی بتوانن هەر کەسێک بتوانانی ژیان بکە لەناو سیاستدا ژنی کورد ئەمڕۆ پێشەنگە لەناو ئیشی دیبلۆماسیدا ئەمڕۆ ژن پێشەنگە ئەوجا دەتوانم بڵێم لە ڕۆژی ئەمڕۆمان ئیدی بووتە هیوایەکی بۆ هەموو ژنانی ئازادی خوازی دنیا و تایبەت ئێستا کە پێویستیمان بە ئاشتیەک هەیە ئاشتیەکی مایندە هەیە لە پرۆسەی ئاشتیداش دیسان ژن ڕۆڵی زۆر گەورە هەبێ و دەبێش ینی هەیە و دەبێ هەبیشی چونکە ئێمە دەزانین ئەو شەڕ و پێکدادانە زیاتر لەسەر ئەساسی بە ئامانجگرتنی ژنان بڕێوە دەچن ئێمەش هەمومان دەزانین ئێستا لە ڕۆژی ئەمڕۆمان گۆڕانکاریەکی زۆر گەورە لە ئاستی پرسی کورد کراوە ئەویش لە دوای ئەو بانگەوازیە مێژوویە کە لەلایەن ڕێزدار عەبدوڵڵا ئۆجەلان لە 27 شوبات ڕاگەیەندرا بۆ ئەوەی کە چارەسەریەکی ئاشتی و کۆمەلگایەکی دیموکراتی بۆ کۆمەلگایەکی دیموکراتی کەچکە ئەو کۆمەلگایە ئیشی لەسەر کراوە ماوەی 100 ساڵە بە ذهنیەتێکی ئینکار بە ذهنیەتێکی نادیموکراتیک بە ذهنیەتێکی لە ناوبردنی ئێرادەی کۆمەلگا ئیش کراوە لەسەری لەبەر ئەوە ئەگەر ئێمە بمانەوەی ئاشتیەکی مایندە هەبێ دەبی کۆمەلگا دیموکراتی بی کۆمەلگاش بە بێژن نابێ دیموکراتی بێ کۆلگەی سەرەکی دیموکراتیزەکردنی کۆمەلگا ژنە و خۆشبەختانە دیسان ئەمن دەڵێم لەو پێناوەدا ژنی کورد هەنگاوی زۆر گەورە ناوە و لە ئێستا و بە دواوەش هەنگاوی گەورەتر دەنێ و بە ئێستەیش ئێمە تا ئێستا گەشتونەتە ئێرە لەسەر ئەساسی تێکۆشان و گیانفیداییەکی زۆر گەورەی ژنانی کوردە چلبەرەکانی شەڕا چ لەناو سیاسەتدا چ لە هەموو بوارەکاندا گیانی خۆیان فدا کردووە لەبەر هەندێک ئێمە ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر گەورە دەکەوێتە سەرشانی ئێمە چۆن بتوانین ئەو قۆناغە بەرەو سەرکەوتن ببین چونکە دەستکەوتمان گەورەیە و ژنی کوردیش دەستکەوتی زۆر گەورە هەیە لەسەر ئەساسی ئەو دەستکەوتانە بتوانین هەنگاوی گەورەتر بنین ژن و ئاشتی دوو بابەتی لێک جودا ناکرێنەوە و ناتوانین لێکیان جودا بکەینەوە چونکە لە ئەو کە باسی شەڕ و پێکدادان دەکەین باسی هێرش دەکەین زیاتر لەسەر ژنان
ئەنجام دەدرێ هەر شەڕێکی ببینە لە سەر ئاستی دنیادا هەرس ئەساس هەرە سەرەکی ژن بە ئامانج دەگیرێ بێگومان ئاشتیش کە بەرپا بێ لە هەر شوێنێکی دنیا تەبیعی ژن هەرە زیاد سوودمەند دەبێ لەو ئاشتیە لەبەر هەندێ هەر ڕۆڵەکێ لەناو بۆ سەرخستنی ئەو ئاشتیە هەبێ سەرخستنی هەموو کۆمەلگایە لەبەر هەندێ من دەڵێم تەبیعی علاقەتێکی زۆر گەورە هەیە لە بینی ژن و ئاشتی و هەرە زیاد ژن ئاشتی خوازن هەرە زیاد ژن دەیانەوێ ئاشتیەکی مایندە لەناو هەموو کۆمەلگاکان بێ و لە ڕۆژی ئەمڕۆمانی ژنی کوردیش بە هەمان شێوە ئەو تەجروبەی هەیە کە بتوانێ یعنی خاون ئەو ئیرادەیە خاون ئەو تەجروبەیە بتوانێ ڕۆڵە خۆی ڕۆڵەکی سەرەکی و ڕۆڵەکی پێشەنگ بۆ سەرخستنی ئەو پرۆسە ئاشتیە کە ئێستا لە ئارادایە چارەسەرکردنی پرسی کورد بە شێوەیەکی ئاشتیانە خۆی دەستکەوتەکەنە تەنیا بوو کورد بەڵکو بۆ هەموو گەلانی دیکە کە لەگەڵمان ژیان دەکەن بەڵکو بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوین بەڵکو بۆ هەموو دنیاش هەر کەس پێویستی بە ئاشتیە ئێمە دەبینین ینی چارەسەرکردنی هەر پرسەکی بەڕێ شەڕ و جەنگ و کوشتن و بڕین هیچ چارەسەریەکی بەدەست ناینێ هەموو ئەو وڵاتانە و ئەو دەسەڵاتدانە و دارانە و لەسەرویان دەوڵەتی تورکیاش بە هەموو ڕێوڕێبازێکی نەیتوانی کورد لە ناو بووە نەیتوانی ئەو ئیرادە بشکێنێ نەیتوانی کە ئەو ئامانجە کە هەیەی بۆ لە ناوبردننی کورد و بوو سڕینی ناسنامەی کورد نەیتوانی بەدەستی بهێنێ لۆما لەبەر ئەندێ ڕۆژی ئەمڕۆمان مەجبورە پەنا بۆ ئەو ئاشتیان گوێبیستی ئەو بەنگەوازیانە بێ و هەنگاو بۆ ئاشتی بدێ غەیری ئاشتی هیچ چارەسەریەکی ناتوانرێ بیتە قازانج بۆ هەر لایەکی بۆ هەر جێهێتێکی ئەو بڕیارە کە لەلایەن تەڤگەری ئازادی کوردرا بوو لە کۆنگرەی دوازدەمین ئەوە پابندبوونە کە بەو هەنگاوە گەورەیە ئەو هەنگاوی مێژوویە کە ڕێزدار عەبدەڵڵا ئۆجەلان دەستی پێ کردووە و ئەوە خۆی لە خۆیدا پیشان دەدا کە چه حرەکەتێکی عەزیمە کە بتوانێت ئەو بڕیارە گەورەیە بدا و خۆی پابەندی ئەو هەنگاوە نەبکە بۆ ئاشتی ئەوە شتێکی بەڕاستی جێگای ڕێز و احترامە مەسئلەی چارەسەری پرسی کورد ئیدی گەشتوتە قۆناغێک هەنگاو بەرەو دوانانێ ئەوەی بانگەوازی مێژوویەکەی ڕێزدار عەبدەڵڵا ئۆجەلان وای کرد کە دەرگا بۆ هەموو ئەو چارەسەریانە بکاتەوە ئێمە بتوانین لەمە بەدواوە لە دوای ئەو هەنگاوە گەورانە وەکو گەل وەکو لایەنی سیاسی وەکو کەسایەتی حتا لە سەرویان وەکو ژن ئێمە بتوانین پاڵپشتی ئەو هەنگاوە بین و بەرەو سەرکەوتن ئاراستەی بکەین چونکە بەڕاستی هەنگاوەکی مێژوویە و لە پێنا و چارەسەرکردنێکی مایندە و ئاشتیەکی مایندە بۆ کورد و کوردستان و بۆ سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوین تەنانەت کاردانەوەی گەورەیش لەسەر جیهانیش دەبێ لەبەر هەندێ من دەڵێم مەسئلەی چارەسەری ئاشتی وی دەرگا بوو چارەسەری هەموو ئەو قەیرانانە بکاتەوە چونکە هەمومان دەزانین ڕۆژهەڵاتی ناوڕاست لە قەیرانێکی زۆر گەورە ژیان دەکا لە شەڕێ فلستین و ئیسرائیلەوە بگرە تا لوبنان تا سووریا ئەو گۆڕانکاریە گەورە بوو نازانین لە ئایندەکی نزیکدا لە ئێران چی ڕوو دەدا ئەو عێراقیش بە هەمان شێوە ئەوجا ئێمە دەبێ خۆمان ئامادە بکەین بۆ قۆناغێکی نوێ بتوانین ئەو قۆناغە بەرەو سەرکەوتن ببین